سڵاتان لەبێ کاتتان باش دیارە کاردانەوەکان دژی سزادان و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانی سنووری بادینان بەردەوامە. ئەمڕۆ لە شاری سلێمانی ژمارەیەک لە ڕێکخرا و گفتوگۆیەکی کراوەیان ساز کردووە سەبارەت بە ڕەوشی ئازادی ڕادەربڕین و بەتایبەتتر سزادانی ئەو ڕۆژنامەنووس و چالاکوانانەی کە لە ماوەکانی ڕابردوودا لە شاری هەولێر سزادران و زۆرێک لە ئەو سزادانە بڵێن کاردانەوەی جیاوازی بەدۆی خۆی داهێنەوە پێیان وایە کە ئەو سزایەکی عادیلانە و دادپەروەرانە نەبوو. من ئەمەوێ بۆ زانیاری زیاتر گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز کامران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT نێودەوڵەتی کامران پێمان بڵێ ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی چۆن دەبینن؟ ئەم گفتوگۆیە لە پێناوی چیایە؟ لە ڕاستیدا ئێمە وەک ڕێکخراوێکی مافی مرۆڤ کە لە هەرێمی کوردستانەوە بۆ 13 ساڵە کار دەکەین پێمان وایە ڕەوشی مافی مرۆڤ لە هیچ کاتێکدا بەقەد ئێستا ئەوەندە خراپ نەبووە بەم بڕیارەی کە لە ڕۆژی 16 شوباتدا لە دادگای تاوانەکانی هەرێم دادگای تاوانەکانی هەولێر لە هەرێمی کوردستان بەرامبەر بە 5 چالاکوان و ڕۆژنامەنووسدرا ڕەوشی مافی مرۆڤ بۆ دەیان بۆ چەندین دەیە بۆ دواوە ڕۆیشتەوە. لەبەرەوەی ئێمە ئامادە بووین لە ناو دادگایەکەدا چەندین پێشێلکاری گەورەی مافی مرۆڤمان بینی لە ناو هۆڵی دادگادا هەر لەوەی کە ڕێگە نەدرایەکێک لە پارێزەرەکانی ئەو چالاکوانانە بێتە ژوورەوە بۆی دیفاع لە چالاکوان ڕۆژنامەنووسان بکە. هێزێکی گەورەی ئەمنی لە ناو دادگادا ئامادە بوو تەنانەت لە ناو ژووری لە ناو هۆڵی دادگادا چەکدارە بوو خەڵکە بوو چەکی پێبوو. ئێمە بینیمان ئەنجومەنی ئاسایش تەحەکومی بەسەر ڕەوشی ناو دادگاوە دەکردنەوەک دادوەرونەوەک یاری دەدەرانی دادوەرەکە. بۆ ئێمە پێمان وایە ئەو بەڵگانەی کە پێشکەش کران لە ناو دادگادا بەڵگەی زۆر لاواز بوون. ئەگەر بەپێی ئەوە بێ دەبێ هەرێمی کوردستان بکرێ بە زیندانێکی یەکجار گەورە بۆ هەر کەسێکە قسە بکە بۆ هەر کەسێکە فەیسبوک و مەسنجەری هەبێ لە هەرێمی کوردستاندا. ئەم دانیشتنەی ئەمڕۆ سەبارەت بەوە بوو کە قسەکردن بوو بۆ ئەوەی کە پلانەکانی ئایندە چی بێ ڕێکخراوەکان لە سلێمانی کە چۆن بتوانن فشار لە حکوومەتی هەرێم بکەن لە دام و دەستگا ئەمنیەکان بکەن یاخود داوا لە دادگاکانی هەرێمی کوردستان بکەن بۆی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئازادی ڕادەربڕین و ڕۆژی مافی مرۆڤ بکەن لە هەرێمی کوردستاندا. کۆمەڵێک پلان گفتوگۆی لەبارەوە کراوە بزانین لە ڕۆژانی ئایندە بڕیار لەسەر چی دەدرێت و چالاکیەکانی تر چی دەبێت. ئێوە وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی چۆن کەیسی ئەمە دەستگیرکراوانە ئەم ڕۆژنامەنووسانە دەگەێن جیهانی دەرەوە لە دەرەوە چۆن کاری لەسەرەکرێن؟ ئێمە هەر لە یەکەم ڕۆژی دەستگیرکردنی و چالاکوان و ڕۆژنامەنووسانەوە لە پەیوەندی دانی لەگەڵ دەیان ڕێکخراوی نێودەوڵەتیدا و هەر لە ڕۆژی ئەو بڕیارەی کە دەرچوو لە 16 شوباتدا ئێمە پەیوەندیمان بە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی کردووە. ئێستا ئێمە لە پەیوەندی داین لەگەڵیان راپۆر دەنووسین لەسەر ئەو بابەتە لەگەڵ کۆنسۆڵخانەکان قسەمان کردووە و قسەش دەکەین سەبارەت بەوەی کە بەشێکی ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانە لەبەرەوەی کە باسییان لە ڕۆژی مافی مرۆڤ کردووە لەگەڵ کۆنسۆڵخانەکان بۆیە زیندانی کراون. ئێستا ئێمە دەنگی ئەوان دەگەێنین بە کۆنسۆڵخانەکان بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئەندامانی تیمی کوردستانی عێراقی CPT کە لە دەرەوەی وڵاتن ئێستا بەشێکی زۆریان لەوێەوە پاڵپشتی کەمپینەکەی ئێمە دەکەن کە ئێمە لە مانگی نۆڤەمبەر ڕامانگەیاندووە بە ناو دەرەوەی هەرێمی کوردستان دەمانەوێت فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروستکەین بۆ ئازادکردنی ئەو زیندانیانە. کردنەوەکانت کامران عوسمان ئەندامی ڕێکخراوی CPT نێودەوڵەتی لە ئێستادا گفتوگۆکە بەردەوامە سەبارەت بە ڕەوشی ئازادی ڕادەربڕین و گفتوگۆیەکیش دەکرێت سەبارەت بە گرتنەبەری ڕێوشێنیەکی پێویستتر یاخود زیاتر ئەنجامدانی فشاری زیاتر بۆ ئەوەی کار بکرێت بۆ ئازادکردنی یاخود هەڵۆشانەوەی ئەو سزایی کە بەسەر چالاکوانان و ڕۆژنامەنووسانی سنووری بادیناندا سەپێنراوە و بڕیاریشە سبەینێ کاتژمێردوو لە شاری سلێمانی و لە بەردەم باخی گشتیدا گردبوونەوەیکی ناڕزایەتی بەڕێوە بچێت هەر لەسەر ئەم پرسە هاوکات بانگەوازێکیان کردو داوایان کردووە کە ئەوەی داوایان لە ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیان کردووە فشارەکانیان بەردەوام بێت بۆ ئەوەی دادگا سەروەر بێت. تشكيله بيجي بتطعيمي يعني برقيه ياسايي دقيقه يعني ولا خلل لو كيسه خلل لو بياريا ككدراو بلا ياسايي دراو بس الامانه ببجي بيجي ياسايي يعني فقط يجي ياسايي